سڵاتان لەبێت تۆم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕانی هاوکارە ماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە کادری دەرمانی نەخۆشخانە و بازاڕیانی کوردستان گواستنەوەی 6 هاوڵاتی خەڵکی پیرانشار بۆ زیندانی نەغەدە خۆپیشاندانی کوردانی ئوروپا دژ بە سیاسەتی سەرکوتی فەڕەنسا و بلژیک پشتیوانی بەرینی هونەرمەندان چالاکانی سیاسی و مەدەنی لە توماج ساڵحی کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست لە بەردەم کونسولخانەی ڕژیم لە فرانکفۆرت و تێکەڵچوونی خوێندکارانی ناڕازی تێکزاس لەگەڵ پۆلیس. درێژەی هەواڵەکان هەڕەشەی ناوەندە ئەمنیەتیەکان لە کادری دەرمانی نەخۆشخانە و بازاڕیانی کوردستان بە پێی هەواڵی گەشت و ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی پاوە سنە هەڕەشیان لە کادری دەرمانی نەخۆشخانەکان و بازاڕیان کردووە تاکو و خزمەتگوزاری پێشکەش بە ژنانی دژبەری حیجابی ئیجباری نەکەن. بەوتەی هاونیشتمانیەک لە شاری سنە مامورانی ڕژیم چوونەتە نێو نەخۆشخانەکانی ئەو شارە و ڕایانگەیاندووە کە نابێت خزمەتگوزاری دەرمانی پێشکەش بە ژنانی دژبەری حیجابی ئیجباری بکەن. کادری دەرمان لە ئاست ئەو بڕیارە ناڕزایەتیان دەربڕیەوە بەڵام سەرکوتگەران هەڕەشەی سزادانیان لە پەرستاران و پزیشکان کردووە. لەلایەکی دیکەوە ناوەندە ئەمنیەتیەکانی پاوە بە هاوکاری بە کرێگیراوانی بوومی ناوچەکە چوونەتە نێو بازاڕ و شوێنە گەشتیاریەکان و بە کاسبکارانیان ڕاگەیاندووە کە ئەگەر مامەڵە لەگەڵ کەسانی دژبەری حیجابی ئیجباری بکەن دوکانەکانیان پلۆم دەکەند. لە هەواڵێکی دیکەدا حراسەتی زانکۆی نەوشیروانی بابۆل ڕۆژی ڕابردوو ڕێگەی لە چوونە ژوورەوەی خوێندکارانی کچ بۆ نێو زانکۆ گرتووە. دەست بە سەرکردنی 3 کۆڵبەر و جەریمەکردنیان لە سنووری بانە. شەوی سێشەممە 4 گوڵانی 1403 هێزە سنووریەکانی بانە 3 کۆڵبەریان دەست بەسەر و جەریمەی ماڵیان بە سەریاندا سەپاندووە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزەکانی ڕژیم لە سنووری بانە 3 کۆڵبەریان بەناوەکانی عەلی کەریمیان، خالید مەحمودی و سەعدوڵڵا ئەمینزادە دەست بەسەر کردووە و بێڕای لێدان و بێڕێزیکردن جەریمەی ماڵیان بە سەریاندا سەپاندووە. گواستنەوەی 6 هاوڵاتی خەڵکی پیرانشار بۆ زیندانی نەغەدە. ڕۆژی چوارشەممە 5 گوڵانی 1403 6 هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار بەناوەکانی عەلیڕەزا محەممەدی ئەرشەد، ئیسماعیل تەجەلا، هیوام مەحمودی، ئارام خالیدی نەسەب، محەممەد ناسراو بە دیاکۆ ئیبراهیمی و ئیحسان گوڵابی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەدە کراون. ئەو 6 هاوڵاتیە بە تۆمەتەکانی هاوکاری لەگەڵ حیزبە نایەرەکانی ڕژیم، ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی نەتەوەیی و چالاکی تەبلیغی دژ بە نیزام بە زیندان مەحکوم کراون. بە پێی حکمی دادگای ئینقلابی پیرانشار ئیسماعیل تەجەلا بە 6 ساڵ و 1 مانگ زیندان، ئارام خالیدی نەسەب و عەلیڕەزا محەممەدی ئەرشەد هەر یەکەو بە 6 ساڵ و 1 مانگ زیندان، ئیحسان گولابی و محەممەد ئیبراهیمی هەر یەکەو بە 14 ساڵ زیندان و هیوام مەحمودی بە 2 ساڵ زیندان مەحکوم کراون. برینداربوون و دەست بە سەرکردنی 2 کرێکار لە کامیاران و تاران. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان کرێکارێکی بیناسازی لە شاری کامیاران بەهۆی نەبوونی مەنی شۆنیکار بە سەختی بریندار بوو. لەلایەکی دیکەوە کرێکارێکی بەلوچی شاغڵ لە ڕێستۆرانێکی تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە. بە پێی راپۆرتەکان کرێکارێکی تەمەن 47 ساڵی خەڵکی کامیاران لە کاتی کارکردن لە بینایەکی نیوەکارە لە دەوروبەری موچ بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی شاری سنەکراوە. لا شەهریاری تاران کرێکارێکی تەمەن 22 ساڵی خەڵکی بەمفوری بەلوچستان بە ناوی محەممەد ئەمین ناڕووی لە کاتی کارکردن لە ڕێستۆرانێک لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. ناڕوونی چارەنووسی پێژمان مرادی پاش 2 ساڵ بەندکران. پێژمان مرادی شارۆمەندی خەڵکی ڕوانسەر ماوەی 2 ساڵە کە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە لە شاری مەریوان دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە. ببورن. پێژمان مرادی 2 ساڵ لەمەبەر لە گوندی
پێوەستناوی مەریوان لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە گوازراوەتەوە. ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ کەسوکاری بێبەش و بە دوواداچوونی بنەماڵەکەی بۆ بەدەستهێنانی زانیاری لەسەر چارەنووسی بێ ئاکام ماوەتەوە. خۆپیشاندانی کوردانی ئوروپا دژ بە سیاسەتی سەرکوتی فەڕەنسا و بەلژیک. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان بە دوای بڵاوبوونەوەی هەواڵی هێرشی هێزەکانی پۆلیس بۆ سەر دەفتەری 2 میدیای کوردی لە فەڕەنسا و بەلژیک وا دەست بە سەرکرانی 5 کەس کوردانی دانیشتووی ئوروپا ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. چەند ڕۆژ لەمەوبەر پۆلیسی بەلژیک و فەڕەنسا هێرشیان کردە سەر دەفتەری 2 میدیای هابر تیوی و ستێرک تیوی و وێڕای پشکنینی ئامێرەکان 5 کەسیان دەست بەسەر کردووە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی لە نێو کوردانی دانیشتووی ئوروپای لێکەوتەوە و ناڕازیان سەرکوتی دەنگی ئازادیان بە توندی شەرمەزار کرد. هێندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە کۆبوونەوەی ناڕزایەتی کوردانی ناڕازی لە چەند شاری باکووری کوردستانیش دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی باکووری ڕۆژاوای ئێران. بەیانی ئەمڕۆ پێنجشەممە 6 گوڵان کرێکارانی ئەبنیەی فەنی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی باکووری ڕۆژاوای ئێران دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی ناڕازی بەرپرسانی ئەو ڕێکخراوەیە هێشتا حەقدەستی ڕەشەمەی ساڵی ڕابردوو و خاکەلێوان نەداوە و کرێکارانیان لە جێژنانە، ئیزافەکاری، حەقی جلوبەرگ و بیمە و ئەمنیەتی پیشەیی بێبەری کردووە. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی داخوازیەکانیان تووشی کێشەی مەعیشەتی بوون و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. مانگرتنی کامیۆنداران لە جەکیگو. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان شۆفێرانی کامیۆن لە شارستانی جەکیگور دەست بە کەمکردنەوەی پشکی سوتەمەنی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بە پێی راپۆرتی چالاکانی بەلوچ، ڕژیمی سەرکوتگەر لە مانگی خاکەلێوەی ئەم ساڵەوە بە بیانووی ڕێگری لە قاچاق پشکی سوتەمەنی کامیۆندارانی پارێزگای سیستان و بەلوچستانی بۆ نیوە کەم کردووە. هەر بۆ بۆنەوە ئاستی داهاتی شۆفێران کەمی کردووە و ناتوانن قستی کامیۆنەکان، کرەیبار، پارچەی یەدەک و پەیداویستیەکانی ژیانیان دابین بکەن. شایانی باسە کە لە ڕۆژانی ڕابردوودا کامیۆنداران لە شارەکانی زابۆل، خاش، زاهدان، ئێران شار و چابەهار بە هەمان هۆکار مانیان گرت بوو. خۆپیشاندانی ماڵدزراوانی تەراوەتنەوین لە قەزوین. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان ماڵدزراوانی شرکەتی تەراوەتنەوین لە ناڕزایەتی بە قەرەبوو نەکردنەوەی زیانەکانیان لە بەردەم دادگۆستەری قەزوین کۆبوونەوە. شرکەتی تەراوەتنەوین سەر بە پاسدارێکی ڕژیمە کە پارەیەکی زۆری لە خەڵک بۆ هاوردەکردنی ئۆتۆمۆبیل وەرگرتووە و ئێستا نە ئۆتۆمۆبیلەکانیان ڕادەست ئەکات و نە پارەکانیان پێداتەوە. زیاتر لە 1 ساڵ و نیوە ماڵدزراوانی ئەو شرکەتە لە بەردەم ئوستانداری، دەفتەری خامنەیی و نێونەرانی مەجلس، هەروە دادگوستەری کۆبوونەتەوە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. پشتیوانی بەرینی هونەرمەندان، چالاکانی سیاسی و مەدەنی لە توماج ساڵحی. ڕۆژی چوارشەممە 5 گوڵانی 1403 هەتاوی بڵاوبوونەوەی هەواڵی سەپاندنی سزای ئێعدام بەسەر توماج ساڵحی لە دادگای ئینقلابی ئیسفەهان شەپۆلێک لە ناڕزایەتی نێوخۆیی و دەرەکی لێکەوتوێتەوە و کەفیلی توماج لە ئاڵمان داوای لە بەرپرسانی وڵاتەکەی کرد ڕێگە لە بەڕێوەچوونی ئەو حکومە بگرن. بە دوای بڵاوبوونەوەی ئەو هەواڵە کەیهان کەلهوڕ و هونەرمەندانی بواری ڕاپ، کانونی پارێزەرانی ئێران، کانونی نووسەرانی ئێران، هونەرمەندانی سینەما وەکو هانیە تەوەسۆلی و ئارەش سادقی چالاکوانی سیاسی سەپاندنی ئەو حکومە نادات پەروەرانەیان بە توندی شەرمەزار کرد و پشتیوانی خۆیان لە توماج ساڵحی دەربڕی. چالاکوانانی بوارە جۆراوجۆرەکان ڕایانگەیاند توماج دەنگی کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان، منداڵانی کار، گیرۆدەبوانی ماددەی هۆشبەر، پەرستاران، خوێندکاران، کۆڵبەران و سوختەران بووە و بێدەنگی ڕاگرتن لە ئاس ئەو نادات پەروەریە بە واتای هاوکاری لەگەڵ زاڵمانە. ئێعدامی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران.
ڕۆژی چوارشەممە 5 گوڵان حکمی ئیعدامی 6 بەندکراو لە زیندانەکانی عێراق، تاڵش، گۆرگان و قزل حەساری کەرەج بە تۆمەتەکانی کوشتنی بانقەست و بازرگانی بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ڕۆژی ڕابردوو دوو بەندکراو بە ناوەکانی جەواد ئەسکەری و هادی میرگوزار بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی عێراق و تالش ئیعدام کراون. هەروەها بەندکراوێک بە ناوی حسین عەلی سوبحانی لە زیندانی گورگان و 3 بەندکراو بە ناوەکانی پێژمان عەزیزی، عەلیڕەزا ئاقایی و شەهرام شەرقی بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارەدراون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست لە بەردەم کونسولخانەی ڕژیم لە فرانکفۆرت. ڕۆژی چوارشەممە 5 گوڵانی 1403 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواست لە ناڕزایەتی بە سەپاندنی سزای ئیعدام بەسەر توماج ساڵحی لە بەردەم کونسولخانەی کۆماری ئیسلامی لە شاری فرانکفۆرتی ئاڵمان کۆبوونەوە. بەشداربووانی ئەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی وێنەی توماج و ڕەزا ڕەسایی جنایەتەکانی کۆماری ئیسلامیان بە توندی شەرمەزار کرد و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگای جیهانی لە ئاسپێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ بوون. ئێرانیانی ئازادی خواست داوایان لە هەموو ئێرانیانی دانیشتی وڵاتانی جیهان کرد بە چالاکیەکانیان ڕێگا لە ئیعدامی توماج بگرن. دوا هەواڵمان سەبارەتە بە تێکەڵچوونی خوێندکارانی ناڕازی تێکزاس لەگەڵ پۆلیس. ڕۆژی چوارشەممە 5 گوڵان خوێندکارانی زانکۆی تێکزاس بۆ پشتیوانی لە خوێندکارانی زانکۆکانی دیکە ڕۆژانە سەرشەقام و لەگەڵ هێزەکانی پۆلیس بە شەڕات. ماوەی چەند ڕۆژ وڵاتی ئەمریکا گۆڕەپانی خۆپیشاندان و ناڕزایەتی خوێندکارانی چەپگەرا و ئانارشیست دژ بە سیاسەتەکانی ئەمریکا بۆ پشتیوانی لە کۆمەڵ کوشکردنی خەڵکی فلستین لەلایەن ئیسرائیلەوە تا بە ئەمڕۆ زیاتر لە 200 خوێندکار دەست بەسەر کراون و نزیکەی 50 خوێندکار لە زانکۆکانی کۆلۆمبیا و نیویۆرک دەرکراون. ڕۆژ لە دوای ڕۆژ بزوتنەوەی خوێندکارانی ئەمریکا بەرینتر دەبێت و خوێندکارانی زانکۆی هاروارد مانیان گرتووە و لە نێو مەحوەتەی زانکۆدا خێوەتیان هەڵداوە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیاوڵەکانتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.